حەیرانیش شتێکی گەلە غەریبە عیسان دری پێکرێتەوە. حەسەن سیساوەیی حەیرانە غەریبەکە. ئەمنم خەرچی سیساوە حەسەن دەنگ خوشم ناوە هەرچی بێژم تەواوە. حەسەن ڕەسوول لە ساڵی 1926 لە ئاوایی ئاریسیرەکی دەشتی هەریر لە خێزانێکی هەژار لەدایک بووە. با حەسەن سیساوەیی ناسراوە، بەڵام لە بنەڕەتدا خەڵکی سیساوە نییە. تەمەنی 11 ساڵ دەبێت کاتێک لە دەرەوەی ئاوایی سیساوە دوور لە خەڵک و بەدزیەوە سەدای دەنگی تێکەڵ بە سروش دەکات و حەیران دەڵێت. خۆی گیان دەدا 11 ساڵ یعنی کە گوێم لە گۆرانیشتی وها بوو دەنگە کەسم زۆر یعنی خۆش بوو. دوایەوەی خەڵکی ئاوایی بە بەهرەکەی دەزانن هەرزوو باوکی دژی دەوەستێتەوە و نایەوێت ببێت بە حەیران پێش، بەڵام ئەو ڕەحمان بەگی سیساوە پاڵپشتی تەواوی دەبێت و وەک حەیران بێژی دیوەخانەکەی لە سیساوە دەیناسێنێت. هەسمەرە گۆ لە پاشی من هاتی لە بمخوازم بەرە لە پاشی مامەری کووابی سینگ و مەمچە من مێرگ و کانی ناچی لێ ڕەزانە زارەکی دێکی دی بێزار نیشی لەوێ مێرجێ لە پاشی چاوێ مامەری وەی حرامە لە بەینێ منوێ. یەکەم بەرهەمی حەسەن سیساوە لە ساڵی 1955 لە ئێزگەی دەنگی بەغدا دەبێت. لەبەر هەژاری و کەم دەرامەتی کاری جوتیاری و کرێکاری کردووە. بەهۆی نسکۆی شۆڕشی ئەیلول تا ساڵی 1991 ئاوارەی ناوچەی حەدیسە دەبێت لە باشووری عێراق 13 ساڵیش لە بەنداوی حەدیسە وەک کرێکار کاری کردووە. کرێکاری و هەژاری وای لە حەسەن کردووە بەردەوام لە حەیرانەکانی جگەل لە چیرۆکە دڵداریەکان جیاوازی چینایەتی و ستەمی ئاغاکان تێکەڵ بە حەیرانەکانی بکات بەشێک لە خەڵکی هەژار و ژێردەستە چیرۆکی خۆیان بۆ گێڕاوەتەوە و ئەویش کردوێتی بە حەیران. زۆربەی حەیرانەکانی لە چیرۆکی ڕاستی وەرگیراون و تێکەڵی ئەفسانەی کوردی کراون. ترمبێلە کاتە میشکریا و لێرە بوو ساخە گۆتیەوە چێواچکە گوت مەسمەحە و لێرە هاتم سوار بووم لە ڕێ سریت و مریت تازە دەرچوبوون سریتێ منیان لێ ئادا گوتم باشە ئەو سریتی دیکە وێنینە سایق لێ بدەن. سایق کەس گوتی لۆ خۆش نییەوە گوتم نا لە خۆش نییە بە من خۆش نییە. وەرە گوتی حەسەن سیساوەیە ئەجا گوتم حەسەن سیساوەیە چییە؟ گوتم دێکی وا لێ دەخۆش بخۆش ئەدی چیە خۆشە؟ گوتم مەلای عەلی مەردانە چی لۆ ملێ. سەرڕای ئەوەی زیاتر لە نیو سەدە گۆرانی و حەیرانی بەسەر ژن و خۆشەویستیدا دەگوت، بەڵام بە گوتەی خۆی خۆشەویستی نەکردووە و هۆکاری ئەنجام نەدانی هاوسەرگیریەکەشی ئەوە بووە کە قسمەت و نسیب نەبووە. بۆ نەماچە با بڕوا بە سەمارە ڕەبەن و بێژنا هەرخوا بەنسیبی نەکردیا. کەس نەچوو بەدڵتا؟ کەس؟ ناوانە. زیاتر لە 30 کاتژمێر بەرهەمی لاوەک و حەیرانی هەیە. زۆرێک لە حەیران و چیرۆکەکانی بەهۆی تۆمار نەکردنەوە فەوتاون. ساڵی 2004 لە ڕێگای هاتن بۆ هەولێر تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبێت و هەردوو قاچی دەشکێت و پەککەوتە دەبێت. گەلک جارە ئەرم دەبا سەردانێکی لای هەولێرێ بکەم. هەولێرێک ئەوەلی مانجی بوارە گەلە خەمرە گەلە جوانە گەلک ڕەنجی نادەرێم هەولێرە ولێرە وەلا لەسەری قەراتە لە بنی باژێرە. هەڵکشانی تەمەن وا لە سیساوەیی دەکات لەسەر جێگا بکەوێت. لە کۆتا ساتەکانی تەمەنی حەسەن ژیانێکی زۆر ناخۆش لەسەر جێگا بەڕێ دەکات. دەی کانونی دووەمی 2015 بۆ دوجار خارە حەسەن ماڵ ئاوایی یەکجارەکی دەکات و بە جەڵدەی دڵ کۆچی دوایی دەکات. لە حاری ڕوحچێشانێ چاو دەژێرن لە براو برادەرە سوچی ئاخیل نەفەستە و دەست لێک بەردانە چاو دەژێڕی لە باوچی لۆ دەست لێک بەردانێ چونچی بار دەکا لەو دنیاە لۆ مارەی دیکەم لۆ بارەی دیکە چونچ چاو دەجێڕی لۆ کابانی مارێ لۆ ساعێبی
داشی لانچێستاوە چونچی دەزانی مردنە و ئاخر نەفەسە ئەو جەبرم لە بەدەردی مردنێ چه خۆشی نینە عمرت هەزار ساربی عاقبەت پشێمانیە